و پیلانیشمان هەیە ئەو تیمەی ئێمە ئەو سێ بەلەمێک کە هاتوونە بە ڕۆشتن بەناو ئاودا بگەڕێنەوە هەتا ئەکەنەوە خەبات بەناوی خی گەورە. پاش بڕیاری جەنابی سەرۆک و بە ڕاستپاردەی وەزیری ناوخۆ ئێمە تیمێکمان لە هەولێرەوە هاتوون تێرە کە تیمێکی ڕاگەیاندنی وە لەگەڵ سێ تیمی غەواسی هەولێر ژێر ئاوی هەولێر بە هەموو کەلیپەلەکانی خۆمانەوە هاتوونە بۆ دەبەرە لە شوێنی ڕووداوەکە و چەندین کیلۆمەتر خوا ڕووداوەکە گەڕانێکی چاکمان کردووە لە سبەینەوە بۆم بەستێوەی تەنمی ئاڤێستا بدۆڕینەوە و تیمەکانی خۆشمان لە سنووری خۆمان لە خەباتەوە هەتا دەگاتە قەندیل و بێخمە. ئێمە زیاتر لە 35 تیممان ئێستا لەوەیە و ئەو تیمانێک کە ئێستا لێرەیە وەکو باسم کرد ئێمە 15 کارمەند هاتوونە، سێ تیمی تەواو هاتوونە بێجگە لەوانێکەوە هاوکاریان بەمبەستی ئەوەی کەەوە ئەو گەڕانەکە ئاکرێت ئەنجامێکی بێشڵە و بە ئاماژەی ئیشەکانمان ئەمی هەڕەمەکینی لێرە لەژێر ئیشراتی بڵێن سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی سۆران هەر ئەرکێک بە ئێمە پشتێرن لێرە ئێمە جێبەجێەکەین و هەر کاتێک پێویستیان بە ئێمە بێت ئێمە لێرە ئەمێنێت تا و کاتێک پێویستیان بێ بێت و پیلانیشمان هەیە ئەو تیمەی ئێمە ئەو سێ بەلەمێک کە هاتوونە بە ڕۆشتن بەناو ئاودا بگەڕێنەوە هەتا ئەکەنەوە خەبات.